بەناوی خۆی بەخشندەی میهرەبان بینەرانی بەڕێز و خۆشەویست لە جێیەکەن سڵاوی خۆتان لێبێ. خۆمان بەخۆش حەڵەزانین لە ئەڵلقەیەکی نوێ لە بەرنامەی ژێرخان دێنەوە خزمەتیەوەی بەڕێز و خۆشەویست بۆ قسەکردن لەسەر چۆنێتی و بەرهێنانکردن لە بەپێی پێوەرەکانی ئاینی پیرۆزی ئیسلام. بۆ بابەتەش زۆر بەڕێز دکتۆر ئیبراهیم شێخ مەهدی لە چەمچەماڵەوە لەگەڵمان دەبێت بۆ بەرنامەکە کە پسپۆڕی ئابووری و ئابووری ئیسلامیە. کاک دکتۆر سڵاوتان لێبێ ئەگەر گوێتان لە ئێمەیە. سڵاوی خوای گەورەش لێەوە بێ، بەناوی خوای گەورە میرە با سڵاوی خوای گەورەش لێەوە بێ، سوپاسانەکەم جۆم لێتانە. کاک دکتۆر ڕێک ئەمەوە لەوێەوە دەست پێ بکەین. زۆر جار لە بازاڕە و کەسانی کە خەریکی کار و کاسبی و بەرهێنانن بە مانە ئابوووریەکەی باس لەوە کرێت کە ژیان بە جۆریە گۆڕاوە، ئێمە ناتوانین بەپێی پێوەرە ئیسلامیەکان بۆ بەرهێنان بکەین و پارەمان دەستکەوێت و قازانجمان دەستکەوێت. بەڕێستان چۆن ئەڕوانە ئەو بابەتە؟ دەستە خۆش بێت ئەگەر بەڕاستی لێەوە دەست پێ بکەین. ئێمە بەهۆی سیستەمی جیهانگیریەوە ئێستا عەولەمە وای کردووە جیهان بۆتە گوندێکی بچکۆڵە. ئێمە هەمومان حتا یعنی مەسەلەن نیزامی شیوعی پێشوو کە ئیتیحادی سۆڤێتی بوو یاخود نیزامی چینی، ئەمانەش هەموو هاتونەتە ناو گەمەکەوە لەژێر سێبەری ئەو نیزامە نەزێر سێبەری ئەو نیزامە مادیەیان یا ئەو نیزامە لیبرالیەیان کە ڕۆژئاوا لە ئێستاە سەرکردایەتیەکات. ڕەنگە ئەو مەسەلەیە بگەڕێتەوە بۆ ئەوە یعنی مەسەلەن ئێمە هەمومان تێوە گلاوین لە نیزامە مالیە تازەکە. نیزامە مالیە تازەکە بە تەواوی دەستی بەسەر جیهانە کێشاوە بە شێوەیەکی تەواو ئیحتیوای دنیای کردووە، قۆرخی کردووە. تەمەن ئەوەش ئەگەڕێتەوە بۆ خاڵە پۆزیتیڤ و بەهێزەکانی ئەو نیزامە. ئێمە کە کاتی یعنی ئەگەر نەچینە سەر باسی نیزام باسی ئەوە بکەین یعنی معنای ئەوە نیە هەموو حاڵەتەکانی هەر سەلبیە، بەڵام قووەتی ئەو نیزامە وای کردووە کە هەژمونی خۆی بەسەر تەواوی جیهانە گەیاندووە و لە نێویشە کوردستانی ئێمە کە ئێمە نقطەیەکی بچووکین لە جیهانە یا بڵێن لە چوارچێوەی یاریەکانە. بەڵێ کاک دکتۆر اینجا بابەتەکە بێنینەوە بۆ سەر ئابووری ئیسلامی. سەرمایە خۆی چییە لە ئابووری ئیسلامیە؟ لە ڕاستیە سەرمایە یان ئەوەی کە بڕین بە زمانی عەرەبی پێی ئەڵێن ڕەأس المال، تەفسیری زۆر بۆ سەرمایە کراوە، بەڵام بە شێوەیەکی گشتی بە شێوەیەکی نزیک لە تێگەشتنی هەر کەسێک لە ئێمە سەرمایە ئەو پارەیە یا ئەو ڕەئسمالیەیە یا ئەو سەروەت و سامانانەیە کە لەوە بەرهێنانە بەکاردێت. یعنی ئێمە جیاوازیەکی زۆرەیە لە نێوان دوو شتە. خەڵک تا ئێستا یعنی بە شێوەیەکی گشتی ناڵم خەڵکی زانا و تێگەیشتوانە جیاوازی نێوان ئەم دوو شتەی نەکردووە. ئەویش پارە و ڕەئسمالە، یعنی خەڵک هەم بە پارە ئەڵێ ڕەئسمال هەم بە ڕەئسمال ئەڵێ پارە. خۆی لە حەقیقەتا جیاوازیەکە لە نێوانیانە، چی لە فکری اقتصادی ئیسلامیا بێ یا چی لە فکری اقتصادی وەزعیا بێ. ئەویش ئەوەیە ڕەئسمال بەو پارەیە ئەوترێ یا بۆ سەروەت و سامانە ئەوترێ کە لەوە بەرهێنانایە یا دائن لێ بۆ وەرهێنان یا قابلیەتی نموو گەشەکردنی تایە بە خودی پارە وەکو نەقد وەگەڵ پارەی کە لە جیرفانمانایە یاخود کە لە خەزیێنەکانی ماڵەوە یا لە ژێر زەمینەکانە دامان ناوە ناوترێ سەرمایە. ئەگەر چی لە هەندێک بۆچینی اقتصادیشا پێوترێ سەرمایە، بەڵام تێگەیشتنە قوڵەکە ئەوەیە سەرمایە بۆ سەروەت و سامانە ئەوترێ کە لە ئیستیسمارە لەوە بەرهێنانە بەشدارە. بۆیە بە شێوەیەکی گشتی سەرمایە کراوەتە دوو شێوە، یعنی شێوەیە کە نەقدیە، شێوەیە کە عینیە. سەرمایەی نەقدی بەو پارە و سەروەت و سامان یا بۆ ئوسولە سائیلانە ئەوترێ کە ئەکرێت لە ماوەیەکی سەریعا بکرێنەوە بە نەقد، مەسەڵەن وەکو سەهم و سەنەدات وانە. تەمەن باسی شێوە گشتێکە ئەکەین لە گەمەڵی اقتصادی ئیسلامیە بە شێوەیەکی گشتی سەرمایە باسەکەین و هەروە بە ئوسولە سابیتەکان یا بە ئوسولە عینیەکان وەکو ئەگەر باسی کارگە و ئەوانە بکری ئەو مەبنای کارگەکان یا مەسەڵەن وەسائیلی نەقلەکان یاخود ئەو ئالات و مەکینانەی کە لە کارگەکانە بەکاردێن ئەوانش دیسانەوە سەرمایەن. ئەوانە سەرمایەی سابیتەن یاخود عینین، ئەمانە سەرمایەی نەقدین. باشە کاک دکتۆر بۆ هەرێکێک لەو توانێت کە بەڕێزتان باستان کرد یا بەکارهێنرێ لەوە بەرهێنانە. باشە کاک دکتۆر هەرێک لە نەختینە یان سەرمایە
هەرێکێک لەمانە بە پێی پێوەرە ئیسلامیەکان بە پێی پێوەرەکانی فقی ئیسلامی با یەکەمیان لە سەرمایەوە دەست پێ بکەین لە ڕەسمالەکەەوە دەست پێ بکەین چۆن نەتوانین مامەڵەیەکی شەرعیانی لەگەڵا بکەین بۆ ئەوەی کە قازانجمان دەستکەوێت و وەکو مامەڵەی ڕۆژانە وا گونجاو بۆ لە نەقدەوە دەست پێ ناکەی بە قەنەعەتی من ڕەنگە گونجاوتر بێت چونچی دوایی لە نەختینەوە سەرمایە دروستە بێت لە نەقدەوە باشە تۆ ئازادی باشە بابەتی نەختینش بابەتێکە کە ئێستا دراوی ئەلکترۆنی و بازاڕی ئەلکترۆنی و کڕین و فرۆشتنی ئۆنلاین ئەمانەشی بۆ زیاد بووە بە گشتی وەکو بەڕێزی وت بە ئەمەیان پێشخین ئەمەیان پێشەخین چۆن بتوانین بە پێی پێوەرە ئیسلامیەکان مامەڵی لەگەڵا بکەین ماڵە لە ڕاستیە کەم تا زۆر ڕەنگە هەمووان شارەزا بن نەقد یاخود برین نەختینە یاخود برین پارە نەقود تاریخێکی دوور و درێژی هەیە لە سەرەتای مرۆڤایەتی کە هاتووە لە مقایەزە لە ئاڵوگۆڕی شمەکە و دەستی پێ کردووە تا گەشتووەتە ئەم شوێنەی کە ئێمە لێین لە حەقیقەتە وەکو دراوی وەرەقی ئەوەی کە ئێمە پێڵێن نەقد کاغەز یعنی مێژوویەکی زۆر دوور و درێژی نییە هەموو یەگەڕێتەوە بۆ 200 ساڵێ بەر لە ئێستا ئەوە بوو لە دوای دراوی نقود لە دوای دراوی نەختینەیی دراوی برین ئەلکترۆنی پیا بوو یاخود برین چونچی ئێمە لێرە شتێک هەیە تێکەڵەیەک هەیە زۆر کەسەیە بە غەڵەت ناوی دراوە دیجیتاڵەکانە بان دراوە دیجیتاڵەکان و دراوە ئەلکترۆنیەکان یەک جیاوازن دراوە ئەلکترۆنیەکان عادەتەن بە چی ئەڵێن بەو ئەیتیئێم و بەو ماستەر کارت و ئەوانە ئەوترێکە بەکارەهێنرێ لەگەڵ تەعاملی بانکەکانە بەمانارن دراوی ئەلکترۆنی ئەوانە خۆی لە ئەسڵا سەپۆرتن بە دراوی نەختینەیی یعنی بۆ نمونەگە من ماستەر کارتێکم پێ بێ حسابێکی بانقیمە بێ ئەکاونتێکمە بێ لێشێ لە بانقەکانە بڕین ئەو ماستەر کارتە لە باڵقێک لە بانقەکان بانقی فلانی حسابێکم هەیە 2000 کار لەسەر ئەم ماستەر کارتەیە یاخود برێنەوەی کەوا لە تەواوی وڵاتانە حسابی کاش بەکار نایەنرێ و خەڵک ئەو ماستەر کارتانە بەکارێنێ ئێمە بەمانارێن دراوی ئەلکترۆنی ئەوەی کە ئەمڕۆ پەیا بووە یاخود برێن چەند ساڵێکە هەیە و ئێستا ئەمە یعنی سەپۆرتی حکومی نییە لە حەقیقەتا بەمانارێن دراوی دیجیتاڵی یاخود دراوی ژمارەیی یا دراوی شیمانەیی یاخود گریمانەیی هەڵەیە پێیان بڵێن دراوی ئەلکترۆنی بۆچی خەڵکی ئێمە پێ لە دراوی ئەلکترۆنی لەبەرەوەی لە ڕێگەی ئەنتەرنێت و لە ڕێگەی کۆمپیوتەر و حتا جیازی تایبەت بەخۆی هەیە ماشینێکی تایبەت بەخۆی هەیە ئەم دراوی ئەلکترۆنیە کە وەک من بیستومە ئێستا لە سینەوە بۆ وڵاتانی وەکو ئێران و نازانم بۆ عێراق هاورداکرێیانە کە ئەم مەسەلەی بیتکۆین و وەنکۆین وانە تەعاملیان پێکرێنن حتا سەفی کارەباشی زۆر بەقوەتە یعنی تەبعێ و جیازەوە من نەمبینیوە بۆیە ناتوانم لە خۆمە معلوماتێکی وا لەسەری بدەم بۆیە پێڵێن ئەلکترۆنی لە ئەسڵا ئەو دراوانە دراوی دیجیتالین ژمارەین کۆمەڵێ داتای ژمارەی ڕاضیاتین کە ئەو دراوانەیان لێ پێک دێ بۆیە لێرەوە حەزەکەم هەمووان بزانێ بەو دراوە دیجیتالیانە یاخود ژمارەیانە نەوترێ دراوی ئەلکترۆنی بوو ترێ دراوی دیجیتاڵی ژمارەیی گریمانەیی شیمانەی هەر شتێک لەوانە باشە کاک دکتۆر دەتوانین بڵێن ئەو پارەی کە تۆ پارەیەک تێ لە بانقێکدا ئێنی لە بەرامبەرە کارتێکت پێدا کە تەنها ژمارەی لەسەرە ئەم کارتە بانقیە پشتیوانی پارەکەتی هەیە کە لە بانقایە دراوە ژمارەیە ئەلکترۆنیەکان هیچ پشتیوانیەکی پارەی نییە تەنها ژمارەیە لە ڕاستی ئەوەی کە جەنا بدوتت مەسەن تۆ کاتێک کارتێکت پێەیە بڕین ماستەر کاردیت ناوی زۆرە وەڵحاڵ هەمویان یەکشتن ئەو ماستەر کارتوەوانە کاتێک سەپۆرت دەکرێت یعنی تۆ پارە دانی پارەی نەختینەی دانی لە جێی ئەو سەپۆرتە یا زۆر جار ئەو ماستەر کارتە قەرز پێدا لە حدودێکی معەنە بۆ نمونە تا $1000 تا $500 دوایی بەڕیبا لێ وەرەگرێتەوە بە فایدە لێ وەرەگرێتەوە ئەوانە دراوی ئەلکترۆنین ئەوە پێڵن سیستەمی ئەلکترۆنی کە کاتێک تۆ ئەو سیستەمە بەکارهێنی مەسەلەن لە ATM لەو شوێنانەی کەوا دائەنرێن بڕێن پارەکە حسابەکە یا ئێستا مەسەلەن هەرە وڵاتیانی کە سەردانی ئێرانیان کردووە بینن بڵێن یەکسەر ژمارەی ڕقمی بانقەکە لێدا لە حسابەکە تەبڕێت ئەوە دراوی ئەلکترۆنی ئەوە هیچ یعنی باسی ناکەین کە کێشەی فایدەیانەیە وانی بە فایدەی شەکەن ئەوە بابەتێکی ترە بەڵام ئەمەی دراوی دیجیتالێکە دراوی دیجیتالی سەپۆرتی حکوومەتی نییە هیچ حکوومەتێک بەڕەسمی پێی دراوی دیجیتالی نەماوە یا سەپۆرتی ناکە یا بەنکە مەرکەزیەکانی حکوومەتەکان بڕێن ئەم دراوانە دەربکەن نەخێر
باشە کاک دکتۆر ئەی پارەیەک کە هیچ بانقێکی ناوەندی وڵاتانی لە جیهانە خاوەندارێتی لێ ناکات بەپێی بنەما ئیسلامیەکان چۆن نتوانی مامەڵی لەگەڵا بکەی ئێستا ئەمە بینین بەشێک لەو پارانە کە ئێمە باسی ئەەکەین هیچ بنەمایەکی بانکی نییە با بڵێن هیچ پشتیوانەیەکی ئاڵتون یان پشتیوانی نێودەوڵەتی یان پشتیوانی سیاسی هیچ جۆرە پشتیوانیەکی نییە تەنها جۆرێکە لە ئاعتیبار لە نێوان کڕیار و فرۆشارە بۆی دروست بووە بەپێی بنەما ئیسلامیەکان چۆن مامەڵە لەگەڵم پارەیەکرێ وەن کۆینە بتکۆینە یان هەر جۆرێکی تریان خۆی کاک بەختیار لە حقیقەت ئەمە دیسانەوێ بگەڕێنە بۆ تعریفی نەقد خۆی چییە نەقد یاخود برین پارە کە یەکەم جار بەرهەم هاتووە یا دروست کراوە وەکو وەسیلەیەکی تەبادل وەسیلەیەکی ئاڵوگۆڕی شمەک بەرهەم هاتووە یعنی مەسەلەن کە مقایەزە نظامێکی قورس بووە بیر لەوە کراوەتەوە شتێکی تر بێتە شوێنی ئەمە کە کاری ئەو مقایەزەی ئاسان بکە باشە کاک دکتۆر ئێستا ئەم حاڵەتە گەیشتوۆتەوەی کە وەرەقی یعنی بە مراحلی تاریخی طبعا کتوبڕەمە بەرهەم نهاتووە کە گەیشتوۆتە ئەم مەرحەلەیە ئێستا بە نەقد دەڵێن چی ئەڵێن نەقد وەسیلەیەکی تەبادولیە لە عینی کاتە وەسیلەیەکە بۆ خەزمی قیمە یعنی کە تۆ بتەوێ ئەگەر قیمەتی شتێکە هەبێ خەزمی کرد دیسانەوە لە ڕێی چیە و لە ڕێی نەقدەوە خەزمێکی و هەروەها مقیاسی قیمەشە مەسەڵەن بۆ شتێک دەیە ئەمە بە چەند ئەم نەقدە بۆتە مقیاسی قیمە بۆی لەمانە مهمتر نقص ئەوەیە کە عرف قبولی ئەکا يعني مثلا قبولی عامی هەیە لە ناو خەڵکا قبولی عام بە بۆنەی چیەوەیە بە بۆنەی سەپۆرتی حکوومەتەوەیە يعني حتى ئیمامی مالیک ڕەحمەتی خوای لێ بێ فەرمی ئەگەر جڵد ئەگەر پێستا بکرێ بە نەقد يعني مثلا ڕیبای تێیەکەوێ بۆچی لەبەر ئەگەر قبولی عرفی عامی هەبوو قبولی قانونی هەبوو مابڕێ کاک دکتۆر ئەگەر یەکەم بینە قۆناغی دوای دروستبوونی پارە درانی نەقد قبولی قانونی هەیە کاک دکتۆر بینە قۆناغی دوای دروستبوونی پارە کاتێک پارە خۆی ئەبێتە سلعەیە کاتێک خۆی ئەبێتە شتێک کە بازرگانی پێوەکرێت کە ئەبێتە بابەتی وەبەرهێنان و قازانجکردن ئەو کاتە ئێمە بەپێی پێوەرە ئیسلامیەکان چۆن نتوانین مامەڵە لەگەڵ پارەیە بکەین دانانی لە بانک بێت یان ئاڵوگۆڕ بێت یان کڕینی پشک بێت یان گۆڕینەوەی پارە بە پارە بێت ئەمانە چۆن نتوانین مامەڵەی پێ بکەین چونکە ئێمە ئەگەینە قۆناغێکی تر لە ئێستا ینی ئێمە ئێستا لە قۆناغێکین پارە جگە لەوەی ئەو تایبەتمەندیانەی هەیە ئەو ئەرکانەی هەیە کە بەڕێستان باستان کرد ئێستا خودی پارەکە خۆشی وەکو کاڵایەک مامەڵی لەگەڵا کرێ بۆ ئاڵوگۆڕکردنەکەی بۆتە سەرچاوەی قازانج و وەبەرهێنان بۆ خەڵکانێکی زۆر لە جیهانە کاک بەختیار ئەگەر لێوە دەست پێ بکەم ئێمە ناڵین پارە کاڵایە ئەڵین پارە وەسیلەیە یعنی لە اقتصادی ئیسلامیە یەکێک لە جیاکەرەوەی هەرە گەوری اقتصادی ئیسلامی لە اقتصادە وەزعەکانەوەیە اقتصادی ئیسلامی پارە وەکو وەسیلەیەک سەیرەکە وەکو هۆکارێک سەیرەکە نەک وەکو کاڵایەک ئەمە یەک دووەمیش بە شێوەیەکی گشتی يعني ئێمە چۆن بتوانین معاملە بکەین يعني لە ظرفی اقتصادی ئەمڕۆیە ئێمە چۆن بتوانین معاملە بکەین ئەمە پرسیارێکی زۆر واقعیە يعني بڵێن ئێستا تۆ مەبەستە ئەوەیە ئەگەر کابرای مسلمان پەنا بەرێتە بەر حەڵاڵ و حرام لەگەڵ دراوی دیجیتالیان معاملە نەکا و لەگەڵ بانکە معاملە نەکا و لەگەڵ ئەوەیان معاملە نەکا چی بکە هەڵبەتە ئێمە لە ئێستاوە تقریبا بۆ نزیکی نیو سەدە زیاتر ئەچێ بانکە ئیسلامیەکان وەکو شێوەیەکی عملی ئەگەر چی یعنی تا ئێستا نەیتوانیوە لە مەرحەلەیەکی تەواو تۆکمەیە بێ جێگەی دڵخۆشی بێ بە شێوەیەکی گشتی و بتوانێت ببێتە ئەلتەرناتیڤێکی بەقوەت بۆ بانکە تەقلیدیەکان بەڵام سەرەتایەکی باشە یعنی چونشی بانکە تەقلیدیەکان مێژووی سەدان ساڵی هەیە 400 ساڵ 300 ساڵ 400 ساڵ لە پێش بانکە ئیسلامیەکانەوەن بۆیە بانکە ئیسلامیەکانیش پێویستیان بە پێداچوونەوەی زیاترە بەڵام لە ئێستاە کە زەرفی سیاسی دنیا یعنی ناڕێکە بە حقیقەت کە بە هەموو معنایەک سەیری ئەەکەین بیەی ئیسیسماوی قورستر کردووە وای کردووە یعنی بانکە ئیسلامیەکان وەکو پێویست نهات بێتنە پێشەوە بەهەرحاڵ ئێمە مەلازی ئامینی هەمە چەشنەمان هەیە یعنی اقتصاد ئیسلامی ڕێگر نییە لە ئیسیسمار ڕێگر نییە لە بەکارهێنانی پارە
بەڵام لە ئیسلامە چەند شتێک دانراوە چەند هێڵێکی دانراوە چەند کتێک دانراوە وەکو ڕێگر باوتمان ڕێگر بەڵام ئەو هەندانانە چییە یان ئەو شێوازە دروستە چییە کە کەسێک کە پارەی هەبێ ئەتوانێت بەم پارەیە وەبەرهێنان بکات بۆ نمونە هەبێ مەسەر و بابەتەی ئێمە ئاەتێکمانەیە کە خی گەورە فەرمی وەلا تؤتوا السفهاء أموالكم لا شوني كتلا فرمي يا أيها الذين آمنوا لا تأكلوا أموالكم بينكم بالباطل لا شوني كتلا فرمي ولا تأكلوا أموالكم بينكم بالباطل وتدلوا بها إلى الحكام تاكو تاي آياتك يعني دريشترين آيات معنية كالقرآن بيروزا باسي قرزكات باواز لە پارە بێنین لە دەرەوەی سنوورەوە تەنها ئەو پارەی کە باڵین لە سنووری وڵاتێکە هەیە دواتریش باڵێن ئەو پارەی کە لە سنووری هەرێمی کوردستان هەیە پارەی عێراقیمان هەیە ئەم پارەیە ئەو سەرمایەی کە وتمانێکینە بەشی دووەمی پرسیارەکەمان ئەمانە چۆن بتوانین وەبەرهێنانی پێوە بکەین چۆن بتوانین بە جۆرێک مامەڵەی لەگەڵا بکەین هەم خۆمان سوودی لێوەربگرین هەم بخرێتە گەڕ و بەرامبەری سوودی لێوەربگرێت ئەو پێوەرانە چینکە لە ئیسلامە بۆ مامەڵەکردن چی لەگەڵ نقود بێ پارەکە بێ یان لەگەڵ سەرمایەکە بێ دەست خۆش کاک بەختیار هەموو جار تۆ نقطەیەکە وروژێنی ناچار بچمەوە سەر خاڵێک ولا تؤتوا السفهاء أموالكم يعني ئاەتەکانی خۆی گەڕ هەمووی لە سوڵبایە بەزەم ئاەتە لە مەسەلەی مالیە زۆر لە سوڵبایە یعنی ئەمە پێمان ئەڵێ بێ پارە بدرێتە دەست ئینسانی ڕەشیدەوە ئینسانەوە کە عەقڵی تۆکمەیە سەفیه نەبێ بەهەرحاڵ وەگوتم ئیسلام کۆمەڵێک پێوەری داناوە بۆ ئیستیسمارات یەکەم ئەوەیە بێ پارە بەدەست خەڵکی ڕەشیدەوە بێ بەدەست خەڵکی عاقڵەوە بێ یعنی بزانێت چۆن سەرفێکات چۆن پەیاوێکات چۆن ئەو لێکەوتانەی کە لە پارەکەوێتەوە تەعاملیان لەگەڵاکە ئەمە یەک دووەم یەکێک لەو ڕێگانەی کە ئیسلام دایناوە مەسە تۆ ئاەتۆ خوێندە خی گەورە فەرمێ لا تأكلوا أموالكم بينكم بالباطل يعني ئەبێ دوور بکەویتەوە لەو ڕێگانەی کە مشەوەهن غەرەریان تایە غەرەر بە کوردیەکەی ناڕوونیە ناشەفافیە ئێستا باسی دراوی دیجیتاڵیمان کرد یەکێ لەو کێشانەی لە دراوی دیجیتاڵیا هەیە ناڕوونی و ناشەفافیە هیچ ڕوونیەکی تیا نییە وەگوتم هیچ حکومەتێک سەپۆرتی ناکات لە عالەما هیچ قبولێکی عورفی و عامی نییە تۆ بچی لە دراوی دیجیتاڵیا ئیستیسمار بکەیت لە حاڵەتێک لە حاڵەتەکانە کەسانی قازانج بکەن بەڵام بە کوڵ معاملەکە معاملەیەکی زەرەرە ئەمە دوو ئەفوە گەڕێگەم بدەی کاک بەختیار ببوورە یەکێ لەو شتانەی کە ئیسلام زۆر تاکیدی لێکاتەوە مەسەلەی دوورکەوتنەوەیە لە ڕیبا ئەژنە هەر ئیستیسمارێک مەقبولە لە دەرەوەی ئەم پێوەرانە بن یعنی مەسەڵەن ئەم پێوەرانەیان بەساڵان دەستە پێ مەسەڵەن تۆ ئایا ڕێگەیەکی خراپ بەکاربێنی بۆ ئیستیساری ئەموال لەوانە وەکوتم غەرەری تیابێ یا زوڵمی تیابێ یا ماڵخواردنی خەڵکی بەناحەق تیابێ یا لەمدزی تیابێ یا گەندەڵی تیابێ ئیختیلاسی تیابێت هەر بابەتێک لەوانەیە مامەڵەکردن زوڵم و چاوبەسی و فێڵ و ناڕوونی و نابێ ئەو شتانی تیابێ واتە وەبەرهێنانکردن بە پێی پێوەرە ئیسلامیەکانە بێ ڕوون و ئاشکرا بێ وەکو چۆن پێدانی قەرز لە ئیسلامە ئەبێ بەڵگە هەبێ ئایا شاهێدە یا ڕەهنە یا هەرێکێک وەکیلە کەفیلە ئەبێ چۆن ئاو بەو ڕوونیە باس کراوە بابەتەکانی تری وەبەرهێنانی ئیسلامیش هەر بەو شێوازە ئەبێ ڕوون بێ لەسەر بنەمایەکی ڕوون بێ کات و شوێن و هەموو شتێک دیاری کراو بێ دەست خۆش کاک بەختیار بەڕاستی وەکو عەرزم کردی ئەگەر بڕێ سیستەمی مالی ئیسلامی بخێنیتەوە سیستەمێکی زۆر تۆکمەیە بۆچی یەکێک لە تۆکمەیەتی سیستەمی ئیسلامی ئەوەیە یعنی پێشەوەی تۆ داوای ماف بکەی ئەو ماف بۆ دیاریەکە یعنی مافی کڕیار دیاریەکە مافی فرۆشیار دیاریەکە مافی هەردوولا دیاریەکە بەڵام خەڵکی ئێمە یعنی لەم کاتانەیە ئێستا کە بڕێن ئەم شتانەی زۆر باوە خەڵک دێ پارەکەی خۆی داتە دەست خەڵکانێکە يعني مثلا 30,000 دلار ياتي دوای دوو مانگی تر 45,000 دەمێ 40,000 دەمێ یا مثلا لە دراوی دیجیتاڵی یا شتێ لەمانە خۆی بە عادەتەن ئەم منطقە متەخەلیفانە یا ئەم منطقە دواکەوتوانە یا خەڵکی ئێمە کە شارەزای سیستەمە جیهانیەکە نیە یەکێک لەو شتانەی کە زوو دەوڵەمەند بێت زوو بچێتە سەرەوە یا مەسەڵەن سەیری ئەو ئیختیلاسە مالیە گەورە ئەکا کە لە منطقەکەیە گوزەرەکات بە تایبەتی لای خەڵکانی سیاسی و ئەوانە سێرەکا کابرا سیاسیە کابرا پێگەیەکی سیاسی یا پێگەیەکی حکومی وەرەگرێ لە ماوەی ساڵێ دوانە بە حسابی خۆی نازانێ ئەمەی تریشکە ئیستیسمارەکە پارێکی کەمی هەیە چاو لەوەکە بۆ دێن بە قسەی ئەنواع و ئەشکاڵی خەڵەتێنن ئەڵێ تۆ لە ماوەی 6 مانگە
بۆ لەگەڵم کۆمپانیایی ئێمە ئیشکەی ئەبیتە خاوەنی دە بەرامبەری پارەکەت یعنی ئەگەر تۆ سیر بکەی سیر ڕبحی عالەمی بکەی ستاندەری ڕبحی عالەمی لە ساڵێکە بۆ وانی کە پارەیان هەیە حتا بە فائیدە ژەیدەن بە ڕیبا وەنەوە لە شەرعی ئێمە مەمنوعە لە سەتا زۆر سەقفە گەورەکەی لە 125 لە 120 يعني مثلا كابرا بتش عقلك ودي بارادا بيتش لما هاي صارك 20000 دابله صارك تشلزار ورقريتوا باش يعني بويا امشتانه لما انتقانيه ما يا خلق شاوي لسر دوله منبوني قوريه وقلت بويش بويدوه يكم بوينا وشياري دارائيه كبشويشي قشتي لنا وخلقها بلاها دوميش بوي اما انتقانا اختلاسي مالي زورك ريد لدصلاتي سياسي وانا خلقها بين يزو دوله من ابن اما جوازان يعني حالتي زو دوله من ابن كواريده من واستكم كاك دكتور بپی او پیورانی که معاملیتی اکرد ل بپی فقه اسلامی ابی برچاورونی هبه نبی نادیاری و فیل و چاوبسو او شتانه هبه کاتی که اگر او رونیه نبو برچاورونی نبو بنمایک نبو شاهد نبو او پیورانی که لفقه اسلامی دیاری کراوه اگر لمعامله که لو برهنانی که لقرض که اگر امن نبو او کاته توانی پی بلی حرامه راسية مخيكة لمسألة اقتصادية ودرجين ومسألة فقهية من نارم شارزاني من مسألة فقهية كان بلام اكو بيويست بيلين شارزاني بلام غرر اگر بين بكري بكردي من واسطة كم بات قناعتي خوم وهي كمان غرر تعريفي غرر مكردي واسطة كم غرر بكردي يعني ناروني زور جار ام نارونية بهوي فيلا ويا زور جار ام نارونية بهوي مخاطرة ويا بريق هر كاتيك هر معاملاتك اگر اجتماعي كرده سر غرره يعني غررك لمعاملاتك يا هبو ناروني هبو جات شي بهو فيل بيت شي بهو مخاطره بيت زور جار فيل نيه مخاطره هي ولا ناروني كيا ريسكي شي جوره هي يعني مثلا ريسكي زور لا بنت ما بيتوا يعني ايش يعني ريسكي متوقع زور جاتو صار ريسكي توقعك لو زياتك توقعي ربح بكي او غرره بري حتى يعني قال لما من الطرانه وبوشتيكي تير لما زبي حنفيه كان هميشه اوان عقودي ماليه دقل عقودي معاملات وانا تابش كدو بوسي جورك راستا جورك باطله جورك فاسده فاسد لنيواني راستو لا راستايا مثلا يسا اگر عقدك غرري هبو اگر امكانيتي لا بردي غررك ابو ورن عقدك الراستا بلغا امكانيتي نبو لا ببري انا چت خاني باطله بو اگر كاتك بري غرر بلا عقدك ناروني هبي نارونك بو فيلو بيت يا بو مخاطره كوبي كليته دورنيه او عقد انا درزني الاقتصاد الاسلامي دكتور مضاربه ومرابحه شيء لفقه اسلاميه ك لوانيه بو من يعني بو بينر رون نبي بتواوي خلقك كبيني باري داوه بقرز بو مرجيك لقازانجو لزرره شريك بن آية أما وايا كاك باختيار سرتاش تيك دو تبارة شون استثمار بكري بله. يعني ما شيء هو كاراني كبنك اسلامي كان بكاري هنن او عقود استثماريان كلناو اسلامهن كلناو فقه اسلامي واقتصاد اسلامي هي بكاري هنن يعني اما عقود اسلامي منظوره لمزاربه لمشاركه لايجاره لمرابحه لسلم لاستثناء لمعنات وعنين بكاري بينن امجا بشيوشي قشتي كاسلام هات لما عربا عقدي شراكة مزاربة هبو لقر رباية إسلام رباي سرية ولا ناوبر وأحل الله البيع وحرم الربا رباي لناوبر برام إقراري بمزاربة كر مزاربة هي مزاربة دولا هي لا عقدي مزاربة لأن كان مال پێشکەشەکە سەرمایە پێشکەشەکە ڕەسمال پێشکەشەکە ئەڵبەتە زۆرجار ڕەسمالی نەقدیە بە شێوەیەکی گشتی لایەنەکەی تر چی پێشکەشەکە کار پێشکەشەکە فکری یا بە جوود یا بە فکر بەوانە کارەکە ئەم دوانە پێکەوە مزاربە عقدێکە لەسەر ڕبح مزاربە عقدێکە لەسەر ڕبح لەسەر قازانج ڕێکەکەون بۆ نمونە من پارەم پێیە تۆ فکر و پێ عەقڵ پێیە
عقدەکەن کە عقدی مزارەباکەن لەسەر ڕێبەحتۆڵی لە 130 لە 140 بەپێی ئیتیفاقی نێوانمان بەڵام ئەوەی کە خەڵک غەڵەت تێگەیشتووە لە لای ئێمە لە عقدی مزارەبەیە ئەو لایەنەی کە پارە تەقدیمەکە ئەوە تەحملی خەسارەی مالیەکە لاوەنی ئەوەی کەوا ئیشەکە و فکرەکەی پێ تەحملی خەسارەی مالی ناکە ئەگەر ئەمە وابێت ئێمە داوا بکەین یعنی هەردوو لایەنەکە تەحملی خەسارەی مالی و ئەوانە بکەن ئەو کاتە بێ عقدی شەراکە بەکاربێنین شەریکات بەکاربێنین نابێ عقدی مزارەبە بەکاربێنین بۆیە ئەو عقدەی لە نێوان خەڵکا هەیە عقدێکی شەرعی نییە کە کاتێ تۆ پارە ئەدەی بە کەسێک کە سەرمایە گوزاری بکە بڕی ئەوە من لە 150 لە ڕبح و لە قازانجا تۆ من لە 150 ڕبح شەریکم تۆش لە 150 زەرەرا شەریکی یعنی من ئەگەر دەفتەرێکم ما بە کەسێ 50 گڵای قازانجی کرد 25 بۆ 25 بۆ من ئەگەر 50 من گڵام زەرەر کرد ئەو لە 25 یا شەریک بێ ئەمە معاملەیەکی شەرعی نییە ئەگەر تۆ بەشدار نەبی لە ئیشەکەیە بەس تەنها پارەت دابێ ئەمە مزارەبە ئەمەیە بۆچی چونکی ئەو لایەنەی کە فکرت تەقدیمەکە یا ئەو لایەنەی کە جوودەکە ئەگەر سبەینێ خەسارە هەبێ لە شەریکەی مزارەبەیە چی زەرەرێکە کە تەحملی زەرەری جوودیەکە تەحملی زەرەری بەدەنیەکە ئەوە زەرەرەکەیەتی یعنی تەحملی زەرەری جوودی و بەدەنی و عەقڵی ئەوانەش بکات تەحملی زەرەری مالیش بکات زۆرە بۆیە لە عەدالەتی ئیسلام ئەوەیە مزارەبە بەڵێ کاک دکتۆر لە مەسەلەی نەختینە ئێستا دۆخێک هەیە لە بازاڕا مەسەلەی پێشتریش من ئاماژەیەکم پێ کرد نازانم تۆ بە تەواوی دەنگەکە نەگەشتە لای تۆ جوابێکی تەواو وەر نەگرتەوە ئێستا پارە خۆی مامەڵی پێوە کرێت بۆ نمونە خەڵکێکمان هەیە دۆلارێک ڕێت بە پارەیەکی تری فرۆشێتەوە لەم حاڵەتەیە ئێمە پارەی عێراقی ئەگەر بکەینە ستاندارد من لە شوێنی خۆمەوە ئێستا لە بەرنامەکەەوە تەلەفۆنەکەم بۆ کەسێک کە لە بازار ئیشەکات ئەڵێم بۆ نمونە 1000 دۆلارم بۆ بکڕە 1000 دۆلارم بۆ بکڕە بە چەنە سبەینێ پارە عێراقیەکەت بۆ هێنم پارە عێراقیەکە لای ئەو مەوجود نییە ئەو دۆلارەکەی پێەیە ئەلەم حاڵەتەیە ئەمە بابێکی شەرعی وەرەگرێت یان بابێکی ناشەرعی وەرەگرێت ینی حرامە یان حەڵاڵە چونکە ئێستا باوە زۆر هەیە لەم حاڵەتە لە بازاڕا بە تەلەفۆن معامەلاکرێت ئیشکالیاتی فقهین کاک بەختیار من ئەگەر داوای لێ بردم کەم بۆم پرسیارە حەز ناکەم وەڵامی بەمەوە سەبەبەکەشی ئەوەیە ئەمانە ئیشکالیاتی فقهین یعنی هەر ئاوا بە بەرنامەیەکی سەرپێیی تاوتوێ ناکرێت یعنی زیاتر پەیوەندیان بە فتوای حەڵاڵ و حرام و ئەوانەوە هەیە مەسەلەی ئەوە سەرفە ئیشکالیاتی فقهی زۆر تایە یعنی دەرەچەش هەیە بۆ نەجات بوون لەو جۆرە لە معاملات و لەوانە بەڵام عادەتەن ئەوە لەبەرەوەی هەردووشیان دوو حاڵەتی ڕیبەوین بۆیە یعنی بەپێی حەدیسەکان تەقابوو زیاترە بەرحاڵ حەزەکەم ئەم پرسیارە ڕەت بکەین حەز ناکەم ئەوە بە شێوەیەکی سەطحی بەسەر یا بڕین ئەمە زیاتر مەسەلەیەکی فقهیە من داوای لێ بردنەکەم باشە دکتۆر لە مەسەلەی شمەک بە شمەکە بۆ نمونە بردننی شمەک بە قەرز دوایی وەرگرتنی پارەی زیاتر چۆن مامەڵی لەگەڵا کرێت بۆ نمونە لە بازاڕە خەڵکێکەیە شتێکە فرۆشێت بەڵام لەبەرەوەی بە قەرزە پارێکی زیاتر وەرەگرێت لە بەرامبەریە ئەوە هینە ئەوە پێی ئەگەر مەبەستە پێی بەیعی تەقسید بێت بەیعی بەش بێت یعنی بۆ نمونە کابرا سلعەیەکی هەیە وای دابنێ سیارەیەکی هەڵێ ئەگەر بە پارەی نەقدی بێ بەوەنەیە ئەگەر بە قەرز بێ بەوەنەیە لە ماوەی 6 مانگا ساڵێکە ئەگەر معاملەکە یەکلا بکرێتەوە شەرعەن معاملەیەکی دروستە ئەوە بەیعە یعنی جیشکالێکی تیان نییە بەڵام ئەگەر بە پارە بێت یعنی بێتە حاڵەتێکی ڕیبەیی بۆ نمونە ئەگەر بێت من بە نەقدە فرۆشم بە 10 دینار بەڵام بە نەسیئە فرۆشم بە 12 دینار ئەگەر معاملەکە یەکلا بووە و هەردوو لای اتفاق بوونەوەی کەوا من ئیتیڵاعمە بێ بەخسەر قسەی زانایانی بواری فقهی ئیسلامیە ئەو معاملەیەکی ڕێگە پێدراوە ئەگەر یەکلا بکرێتەوە بەڵام ئەگەر من شتێک لە تۆ بکڕم لە تۆی دوکاندار لە کەسێکی دوکاندار شتەکەم کاتێ بردە ماڵەوە و قسەمان نەکرد بێت ئەم زیادە بنووسێ ئەمانە واستەکەم نامەشروعن یا مەسەلەن ئەگەر تاخیر بێت زیادەی کاتە سەر ئەمانە بنە ڕیبا و نامەشروعن و گوناحن بەڵام ئەگەر لە یەکەم شوێن و لە یەکەم لەحزەی معاملەکەیا بێت ئەوژە پرسیارێکی فقهی ئەوە معاملەیەکی دروستە کاک دکتۆر ئەو شتانە چین یان ئەو شمەکانە چین کە
لە ئابووری ئیسلامیە ڕیبایان نەچێتە سەر بابەتی ڕیبەوین بۆی بینەر بەرچاوڕوونیەکی بێ لە مامەڵەکردن لەگەڵیان وڵی وەگوتم ئەمە دیسان مەسایلێکی فقیە خلافی فقیتیایە هەر لە مەزەبێک و بۆ مەزەبێکی تر جیاوازە خۆی خودی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئاماژەی بە چەند سنفێک داوە فەرمیەتی ئاڵتون و باڵتون زی و بە زی و خورما بە خورما جۆ بە جۆ گەنم بە گەنم نەبیست بە نەبیست بۆیە بەعزێک وتیانە هەر شتێکەوە خۆراک بێ و بچێشرێ ئەچێتە خانەی ڕیبەویەوە یا وتیانە هەر شتێکەوە وەکو نەقت معاملەی پێ بکرێ وەکو زی و ئاڵتون و زێر و ئاڵتون دیسانە چێتە معاملەی ڕیبەویەوە بەعزێک وتیانە هەر شتێکەوە خۆراک بێ بە شێوەیەکی گشتی ڕیبای گرێتەوە بەڵام تەمان ئەوانە ژەمووی بە شەرت و مەرجی خۆی هەیە وەگوتم ئەمانە مەسایلی فقین زیاتر پێویستیان بە بەرنامەی فقیە یەکلایی بکرێنەوە بەڵێ من یەکێک لەو شتانەی کە گرنگ بوو بەلامەوە لە سەرەتای بەرنامەکەەوە بابەتی نەختینە بوو کە چۆن سەرمایە گوزاری تیا بکرێ و چۆن قازانجێک دەستکەوێ کە بەپێی پێوەرە ئیسلامیەکان کێشەیەکی نەبێ کۆمەڵێک پرسیاری تر بە دوایە هات لەگەڵ قسەکانی بەڕێستا دەستخۆش بەگەڕ بخرێ بەڵێ بەڵێ بەڕاستی کاک بەختیار مەسەلەی بڵێن پارە بە شێوەیەکی گشتی باەمە بڵێن پارە هەر لە وشەی نەقد و سەرمایەوەوانە بینە دەرەوە خۆی ئیسلامێک لەو شتانەی کە حیفسی لەسەرەکە مەسەلەی وەبەرهێنانە لە پارەیە يعني خواهي قرأت فرمي الذين يكنزون الذهب والفضة يعني علماء فرمون ما بس أوين نابت دراو يا بارا يا زيروزي وانا لجر زمين كانوا لما كان بخا خندينو حجز بكرين نجمة بس تشتكي تربية كوا بارك خزنكي بو أبي بارا وبريناني تيا بكري يعني إسلام باور رواية وقلتم پارە وەکو سلعەیەک سیر ناکا وەکو وەسیتێک سیرەکە و هەروەها وەکو شتێک سەیری ئەکا کە توانای گەشەی هەیە قابلیەتی نەمایی هەیە بۆ ئەگەر حتا تۆ پارە لە ماڵیشەوە دابنێی ئیسلام زەکاتی فەرز کردووە لەسەر پارەی هەتیوەکانیش بۆ ئەوەی کە چی بکرێ بۆ ئەوەی کەوا ئیستیسمار بکرێ یعنی حرسی ئیسلام لەسەر ئیستیسمارە بەڵام ئەبێت پارە بۆ ئەوەی کە ئیستیسماری پێ بکرێ بێ بەشدار بێ لە مخافەرەیە بەشدار بێت لە ریسکە یعنی بە شێوەی ڕیبەوی نەبێت ئەجا چۆن ئێمە پارەکانمان ئیستیسمارکەین ئێستا تۆ پرسیارەکەن لەوەیە چۆن ئێمە مەحفەزەی ئیدیخاری یا بڵین ئەو پارانەی کە لە بەشی پاشەکەوتا دامان ناوە بیکەینە ئیدیخارەوە تەمان ئێستا ئێمە ئەم قسانەیەکەینەوەی قسەی نەزەریە ئەو کەسانی کە لە بازاڕان و مامەڵاکەن لە ئێمە شارەزاکردن لە جۆری بزنس و کارکردن و ئەمانە ئێمە شێوازمان زۆرە بۆ بەرهێنان بۆ نمونە تۆ جەنابەت باسی مزارەبەت کرد ئێمە ئەگەر خەڵکی ئەمین هەبێت خەڵکی چاک هەبێت و هەروەها ئەم عەقدانە لە ڕێی قانونەوە بن یعنی خەڵکێک دەتوانێت بە مزارەبە پارەکانی ئیستیسمار بکات لای خەڵکی ئەمین و چاکۆوانە بەڵام بەداخەوە یعنی ئەمڕۆ زۆر خەڵک لەم ڕوانەوە قۆڵی بڕاوە ئیتر ئایا بۆی ئەوەیە کە لەگەڵ خەڵکی خراپە مەعامەلەی کردووە یاشی یا مەسەڵەن کرێ شەریکاتی مساهەمەدا بنرێت پرۆژەی پیشەسازی گەورە و ئەوانە بنیاد بنرێ ئەمانە هەمووی بە شێوەی مساهەمە بۆ نمونە بکرێت بە پشکی جیاواز ئەو خەڵکانەی کە بەشدارە بن یعنی بە شێوەی ئەسهوم لەسەر تەریقە ئیسلامیەکە یاخود بڵێن شێوەی بازرگانی یاخود بڵێن خەڵکەکان خۆیان ئەتوانن ئیستیسمار بکەن ئیستیسماری بچووک یا بزنسی بچووک بکەن یعنی ڕەنگە خەڵکانێک بن هیچ خێنەوارەیەکشیان نەبێ بەڵام ئەفکاری جوانی بزنسیان لابێ پرۆژەی بچووکیان لابێ چی بە پارەی خۆیان بێ چی بە پارەی خەڵکی تر بێ سەرمایەوە گەڕ بخەن بەڵام گرنگ ئەوە لەژێر سێبەری ئەو پێوەرانەیە بێ کە باسمان کرد یعنی دوور بێ لە غەرەر دوور بێ لە معاملاتی ڕیبەوی دوور بێنەوەی کەوا لە مەسەلەی فائیدە یعنی ئێمە پارەکانمان نابێ بخەینە چنی خەڵکانێکەوە بڕێ هەموو مانگێ 5 گڵات پێدەم یا هەموو مانگێ 3 گڵاو پێدەم یا شتێکی وا پێدەم یا مەسەڵەن ئەو ئافۆگەر بم بووری کاکی بەختیار یا ئەو کۆمپانیا وەهمیانەی لێرە و لەوێ هەر ناوەیەک بە ناوی جیاوازەوە دێنە ئەم وڵاتانەوە و شتێکی بێمەعنای پروپچ پێفرۆشن بە پارەیەکی زۆر و بە تەسویقی هەڕەمی و شەبەکی و تۆ دوو کەس بێنە و ئەو دوو کەس بێنە و ئەم سێ بەش بەشدارکە ئەو دوان بەشدار بێ ئەمانە هەموو شتی وامین سەرنجام لە سەتایەکێک لێیان ئیسفادەکە کە ئیسفادەکەشی حرامە بەڵام لە سەتانەوەتی خەڵکەکە لێیان چێ بێ لێیان زەرەرمەندە بێ بە زۆر ئاگادار بین لەم جۆرە مامەڵانە
کاک دکتۆر کاتی بەرنمەکە تەواو بووە بەڕاستی بەپێی پلانی من بۆ بەرنمەکە ئەمویست بابەتی پرۆژەی پشکداری و بانقی ئیسلامی زۆر قسەی لەسەر بکەین چونکە لە ئێستاە زۆرترین قسە هەڵەگرن بەڵام من کاتی بەرنمەکە هاوکارانم ئاگدار مەکەنەوە کە کاتی بەرنمەکە تەواو بووە من زۆر سپاسی بە ڕێستانەکەم بۆ بەشداریکردن لە بەرنمەکەیە دوایین قسەیەکتان ئەگەرما بێ سوپاسانەکەی من سوپاسانەکەم کاک بەختیار دەستان خۆش بێت بەڵام تۆزێک هین هەبوو لە قسەکانە یعنی چونشی شتەکان تێکەڵیەک هەبوو بەرحاڵ قسەی من هەر ئەوەیە ئەگەر لێرەوە پەیامێک بگەێنم بە وڵاتیانی خۆشەویست بە خەڵکی خۆشەویست یعنی بزانن بچۆن بە شێوەی سەلامەتی بتوانن پارەکانیان ئیستیسمار بکەن زۆر جار ئەگەر ئیستیسمار نەکەی باشترە لەوەی کە بەنا سەلامەتی ئیستیسمارکەی یعنی ئەگەر زۆر جار پارەکەت لە ماڵەوە دانی کە ئەمە حاڵەتێکی نەخوازراوە چی لە ڕووی عەقڵەوە چی لە ڕووی عورفەوە چی لە ڕووی شەرعەوە چی لە ڕووی بزنسەوە بەڵام باشترە بتێ بە شێوەیەکی ئیستیسمارکەی کە شێوەیەکی نەخوازراو بێ وەگەوەی کەوا لە ڕانیە ڕوویدایا لە هەولێر یا لە هەر جێیەکی تر یا ئەوانەی کەوا لەگەڵ دراوی دیجیتالی یا ئەوانەی کەوا لەگەڵ ئەو کۆمپانیا وەهمیانە مەعامەلەیان کردووە کە هەمویان تێکەوتون لەوانە دوو بکەویتەوە چاکترە و سوپاستانەکەم زۆر سوپاس بۆ بەڕێز دکتۆر ئیبراهیم شێخمەدی شارەزای ئابووری و ئابووری ئیسلامی بینەرانی بەڕێز و خۆشەویست بەداخەوە کە نەمانتوانی سەبارەت بە کۆمپانیای پشکداری و بانقی ئیسلامی و چەند بابەتێکی تر قسە بکەین بەهۆی نەبوونی کاتەوە بەو هیوایە ئینشاءڵڵا بتوانین لە ئەڵلقەکانی داهاتووە و لە کاتی گونجاوی ترە ئەو بابەتانە قسەیان لەسەر بکەین و ڕوونکردنەوەی پێویستیان لەسەر بدەین تاوەکو ئەڵلقەی داهاتوو دەینەوە خزمەتان تاوەکو کاتە بەخوای گەورەتان ئەسپێرین خواتان لەگەڵ